سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ و ئەو کار و پرۆژانەی لە ساڵی 2024 لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ئەنجام دراون. بۆ مەبەستە ڕووی پرسیارمان ئاراستەی حەچیم تێلی جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆرانەکەین وەڵامی پرسیارەکانمان نەداتەوە. کاکەچیم ئەم کاتتان باش بە یەکەم پرسیارەوە بێ ساڵی 2024 ساڵێکی چۆن بوو لە کۆی ئەو کار و پرۆژانەی لەو سنوورە جێبەجێکرا؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هەروەک دەزانن ساڵی 2024 لە هەم 2023 شۆڕشێکی ئاوادانی دوای دروستبوونی ئیدارەی سربەخۆی سۆران هاتە ئەنجامدان. ئەم پرۆژانە لە هەموو سێکتەرەکان هەروەک دیاریشە بەردەوامن و بەردەوامیان دەبێت لە ساڵی 2025ش. هەر لە ئێستاوە بە فرسەت دەزانم پیرۆزبایی هاتنی ساڵی نوێ لە هەموو لایەک بکەم. بێگومان پرۆژەکانی ئێمە لەسەر بڕیاری جەنابی کاک مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کابینەی نوێم بە شێوەیەکی بەرفراوان دوای بە ئیدارەبوونی سۆران ئەنجام دران. ئەم پرۆژانە درێژیان دەوی بۆ ساڵانی داهاتوش. بینە سەر ئامادەکاریەکانی ئیدارەی سربەخۆی سۆران بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ چ بەرنامە و پلانێک بۆ ساڵی نوێ هەروەک دەبینن ئەمە سەرەتا بۆ ئەوەی کە بتوانین سەرنجی گەشتیاران ڕابکێشین. هەروەک دەزانن دەڤەری سۆران لە پشوەکان چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە خارۆ عێراق ڕێژەیەکی زۆری گەشتیار سەردانی ئیدارەی سربەخۆی سۆران دەکات. بۆ ئەمە بەستە بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ شوێنە گەشتیاریەکان هەماهەنگی باشیان کردووە بۆ ئەوەی کە بتان بە شێوەیەکی زۆر باش پێشوازی لە میێوانان و گەشتیاران بکەن و هەروە لە ناو سنتەری شار و بازار و شوێنە گەشتیەکان هەوڵماندا بە شێوەیەکی باش بڕازێننەوە بۆ هەم بۆ ئەوەی کە دەرفەتی زیاتری کار پەیدا بکەن و سەرنجی خەڵکی گەشتیار ڕابکەشن. بەڵام هەستەکرێ ئێستا ئەم ساڵ گرفتێک هاتوۆتە پێش بە تایبەتی داروخانی بەشێکی پردی زارگەری ئەلیبەگ ئەوە ئاستەنجی دروست نەکردووە بۆ هاتنی گەشتیاریان بە شێوێکی گشتی. خۆی ڕاستە ئاستەنگ دروست بووە بەڵام بە شێوەی گشتی توانیمانە ڕێگای بەدیل بەکارێن. ڕێگای ڕەواندز بێخاڵ ئێستا کراوەیە و بەرنامەشمان دانەوە باڵهەرگرەکان لە کاتمان دیاری کردووە لە هەفتی شەو بۆ هەفتی بەیانی تەنها دەتوان باڵهەڵگرەکان حرەکەی ئەنجام بدەن و ئەوەی تر کراوەیە بۆ گەشتیاران و حرەکە بەردەوامە هیچ کێشەیەکمان نییە. ئەوەی تریش تیمەکانی مە بەردەوام لە کارکردندا بۆ ئەوەی بتوانن بە زووترین کات ئەم کێشە چارەسەر بکەن. بەڵام تیمەکان وەکو ئەوەی قسەمان لەگەڵ کردوون و جەنابیش لەنگ بێ ئاگاداربی کاتێکی دیاری کراونی بۆ چاکردنەوەی ئەم پردە. ئەو ڕێگای بەدیلە هەوڵەدەن کە بە تایبەتی لە ڕۆژی سەری ساڵ و دواتریش لەنگ بێ گەشتیاری زیاتر بێ بار هەڵگر بە یەکجاری قەدەغە ئەکرێتن چونکە ڕێگاکەش تەسکە و لۆفەی زۆری تێدا. تا ئێستا ئەوەی کە هەیە ڕۆژانە نزیکەی 5,000 گەشتیار سەردانی ئەم دەڤەرە دەکەن. ئەوەی کە ئامار هەیە لە بەڕێوەتی گەشت گوزاری سۆران. ئەگەر بزانین کە حرەکە تووشی کێشە دەبین دەتوانین بەرنامەیەکی نوێتر دابرین. بەڵام تا ئێستا لەگەڵ هەبوونی ئاستەنگێک بەڵام ئاستەنگێکە هات زۆر نییە کە نەتوانین پێشوازی لە میێوانان بکەین. بەڵام بۆ هەر پێویستیەک هەبیتن دەتوانین بەرنامەی باڵگەرەکان بگۆڕین. پرسیاری من هەر ینی لێرەوە گەشتیاران دڵنیا ئەەکەیتەوە بۆ گەیشتنیان بە ئیدارەی سۆران هیچ گرفتێکیانێ و ئەتوانن ڕێگای بێخاڵ بە دروستی بەکار دەتوانن بەکاربێنن و دەگەڵ ئەمەشدا تیمەکانی دەستگاکانی ئەمنی تیمەکانی پۆلیس ئاسایش هاتوچۆ بەرگری شارستانی لەگەڵ تیمەکانی فریاکەوتن تەندروستی هەموو لە ئامادەش باشێکی باشدان بۆ ئەوەی کە بتوانن سەلامەتی گەشتیاران بپارێزن. کاکەچیم سپاس بۆ تۆکەوە لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان وتەکانی حەچیم تێلی جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بوو بۆ قسەکردن لەسەر پێشوازیکردن لە ساڵی نوێ ئەو کار و پرۆژانێکەوە لە ساڵی 2024 لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران جێبەجێکراون.